یانەی نەورۆز لە نێو یاریگای خۆی و لە بەردەماندەرانی سێ گۆڵی لە شێروانە تۆمار کرد و سێ خاڵی لێ وەرگرت و تۆڵەی شکستەکەی هەفتەی ڕابردووی بەرامبەر سێ سادق کردەوە. نەورۆز گەڕایەوە بۆ تۆمارکردنی سەرکەوتنەکانی و لە یاریگای زانکۆ بە سێ گۆڵ میوانداری لە یانەی شێروانە کرد. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 25 خولینایبی یانەکانی کوردستان نەورۆز میوانداری لە شێروانەی کەلار کرد. لە جێمی یەکەمی یاریەکە سی هەردوویانە تا ڕادێک لێک نزیک بوو. بارودۆخی شێروانە لە جێمی یەکەم بە تەواوی تێک چوو کاتێک لە خوڵەکی 37 ئەستیار دڵشادی بەرگری کار کارتی زودەردی دووەمی بەڕوودا بەرز کرایە و بە کارتی سوور لە یاریەکە کرایەدەر. داوەر لێدانێکی سزای بۆ شێروانە ژمار کرد، بەڵام گۆڵچی نەورۆز سەرکەوتوو بوو لە گێڕانەوەی و ئەم گێڕانەوەیش بووە خاڵی وەرچەرخانی یاریەکە. تا خوڵەکەکانی جێمی یەکەم و بە دیاریکراوی لە خوڵکی 44 ئاریانوەر گۆڵی پێشکەوتنی نەورۆزی تۆمار کرد و جێمی یەکەم بە ئەنجامە بە کۆتات. جێمی دووەمی یاریەکە بە ئەسبەرزی یاریزانانی نەورۆز دەستی پێکرد. پاش تێپەڕبوونی تەنها 6 خولەک ڕەمەزان قادر گۆڵی دووەمیشی بۆ کوڕانی کامەران عەلی تۆمار کرد. پاشەوەی شێروانەش سەرکەوتوو نەبوو لە تۆمارکردنی هیچ گۆڵێک. شادومان سەباح هێرشبەری نوێی نەورۆز لە خوڵەکی 71 گۆڵی سێم و دڵنیای نەورۆزی تۆمار کرد کە ئەوەش یەکەمین گۆڵی یاریزانەکە بوو بە درێسی یانەی نەورۆزەوە. یاریەکەش بە سێ گۆڵی بێوەڵام لە سوودی نەورۆز بە کۆتات. بەڕاستی پێش هەمووشتە من دەستخۆشی لە سەرجەم یاریزانەکانەکەم. بەڕاستی من خاڵی وەرچەرخانی یاریەکە ئەو کارتە سوورە بوو کە بڕووی یاریزانەکانمان بەرزکەوە لە هەمان کاتە دوایەوە ئێمە پەنەرتێکمان لەدەستدا. من وەکو ئاست سەرڕای نەبوونی یاریزانێک ڕاستە من ئەنجام یاریەکەم دۆڕان، بەڵام وەکو ئاست یاریزان یانەی شێروانە باشتر وەک لە یاری نەورۆز دەرکەوت. بەڕاستم گەشتمەتە قەناعەتێ، یعنی وات لێکەن ناچاری دەنگ هەڵبڕی قسە بکەی، یعنی ئەنجامەکانی خولینایبی کوردستان لە دەستی ناوبژێوانانە. بەڕاستی یعنی زۆر جار من ڕاستە پەنەرتێکم بۆ گیرا و ئەو کارتە سوورە تەسەور ناکەم، ینی شانی کارت سوور بێ لە هەمان کاتە ڕاستە پەنەرتی گیراوە لە دوای پەنەرتێکە ڕەنگە دوو پەنەرتی بۆ سێ پەنەرتی تری وازحی یعنی 100% بۆ یانی شێروانە هاتووە، بەڵام ناوبژێوانەکان بیێری جورەتی وایانەیە کە بتوانن ئەو پەنەرتیان ئاژما بکرێت و نەتیجەکە سەیرەکە لە ساڵحی تیبی بەرامبەرە ئەشکێتەوە. ئێمە سەبارەت بە یاریکردمان بەڕاستی شەوتەکەم باش نەبووین، یعنی زۆر خراپ یاریمان کرد. تیبی شێروانە زەختێکی باشیان کرد، هاتبوون بۆ بردنەواییان کرد. ئەو دەرکردنی یاریزانەکان لەلایەن حەکەمەوە وای لێکرێ ئێمە شێواز یاریکردمان بگۆڕین توانین گۆڵ بکەین. لە شەوی دووەمە چەند گۆڕان کارێکمان کردەوە بۆ سەبەبی ئەوەی کە فرسەکانی استیقلالکەین و گۆڵی دووهەم و سێم بکەین. بەم سەرکەوتنەشی یانەی نەورۆز با کۆکردنەوەی 35 خاڵ پارێزگاری لە پلەی چوارەمی ڕزمەندی خولینایبی یانەکانی کوردستان کرد. یانەی شێروانەش خاڵەکانی لە 29 خاڵدا وەستاوەتەوە و بە شێوەیەکی کاتی لە پلەی دەیەم دێت.